ڕێبەرانی گروپی جیبیز وەک نەریتێکی ڕۆمی بۆ بەختێکی باشتر دراوێک هەڵدەدەنە ناو فاونتێنی ترێڤیەوە، بەختێکی باشتر بۆ چارەسەرکردنی کێشە جیهانیەکان لەوانە هەڕەشەکانی گۆڕانی کەشوهەوا. ئێمە لەگەڵ بژارەیەکی سادەدا ڕوبەڕووین، یان دەتوانین ئێستا شتێک بکەین یان دواتر پەشیمان ببینەوە. گروپی 20 کە پێک هاتووە لە 20 وڵاتی زلهێزی ئابووری جیهان سەرچاوەی بڵاوبوونەوەی سێ چارەکی گازە ناسازەکانی ژینگەن لە جیهاندا. گروپی 20 ڕۆژی دووشەمە لە گلاسکۆ هاوڕابوون لەسەر کاری مانادار و کاریگەر بۆ سنوودارکردنی گەرمبوونی زەوی بۆ 1.9 پلەی سەدی و بەڵێنیاندا کۆتایی بە دابینکردنی پارە بۆ خەڵوز بهێنن لە دەرەوەی وڵات، بەڵام نەیانتوانی بەڵێنێک بدەن بۆ کۆتایی هێنان بە بەرهەمهێنانی خەڵوز لە ناوخۆدا. ڕێبەرانی جیهان بەگشتی بە درێژای کار نەیانتوانیوە ئەو کارە بکەن. ئێمە توانیمانە پێشکەوین و توانیمانە سەری چەماوەکە بەرەو 2 پلە بچەمێنینەوە، بەڵام پێویستە خێراتر بجوڵێن. بۆ گەیشتن بە ئامانجی 1.9 پلەی سەدی دەبێت تا ساڵی 2030 بڵاوبوونەوەی گازە ناسازەکان کەم ببێتەوە بۆ نیوە و تا ساڵی 2050 بگاتە خاڵی سفر. بەڵام ئەو وڵاتانەی کە گەورەترین سەرچاوەی گازە پیسکەرەکانی ژینگەن لە جیهاندا نەیانتوانی پەیمانێکی نوێ لەو بارەیەوە پێشکەش بکەن و ئەمەش بووە هۆی ڕەخنەی سەرۆک جۆ بایدن. نەتەنها رووسیا بەڵکو چین لە بنەڕەتدا هیچ بەڵێن و پەیمانێکیان نەدا بۆ بەرەگادبوونەوەی گۆڕانی کەشوهەوا، هەر بۆیەش هۆکارێک هەیە بۆ ئەوەی خەڵک لەم بابەتە بێهیوا بن. چالاکوانانی کەشوهەوا دەڵێن گومانمان هەیە لە باڵێن و پەیمانەکانی سەرکردەکانی جیهان. من هیچ هیوایەکم بۆ شتانی کە ڕێبەرانی G20 دەیکەن نییە. ئەوان کە کۆ دەبنەوە تەنیا قسەی بێبانا دەکەن. لە پەرابێزی کونفرانسەکەدا سەرۆک جۆ بایدن کۆبوونەوەیەکی بۆ چارەسەرکردنی قەیرانی جیهانی دابینکردنی پێداویستیەکان ئەنجامدا. چین بە شێوەیەکی بەرچاو ئامادە نەبوو لە کۆبوونەوەکاندا. بایدن ئاماژەی بە پشتبەستنی جیهانی بە کاڵای چینی کرد و داوای فرەچەشنی زەنجیرەی دابینکردنەکانی کرد. ئەمە بۆ ئەوەی ئێمە پشت بە هیچ سەرچاوەیەکی تاک نەبەستین کە لەوانەیە ببێتە هۆی شکستمان. هەروەها بایدن و سەرۆکی کۆمسیۆنی ئۆروپا ئۆرسۆلا ڤۆندەرلاین ڕێکەوتن لەسەر کۆتایی هێنان بە ناکۆکیەکان لەسەر گۆمڕۆکی پۆڵا و ئاڵومینیۆم. ئەمە دەست پێشخەریەکی تری سەرەکی بوو بۆ بەرنامەنوێیەکانی داهاتوومان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکاندا. لە میانەی ئاڵۆزیەکاندا هەروەها بایدن لەگەڵ ڕەجەب تایب ئۆردۆغان سەرۆکی تورکیا کە دەیهەوێت فڕۆکەی شەڕکەری F-16 ئەمریکی بکڕێ کۆبوویەوە و ئەمەش دوای ئەوەوە دێکە واشنگتۆن ئەنکەرەی بەهۆی کڕینی سیستمی بەرگری ئاسمانی لە رووسیا لە بەرنامەی فڕۆکەی F-35 دەرکرد و کۆنگرس گوتی ئەنکەرە لە جیاتی ئەوەی هاوپەیمانێکی ناتۆ بێ وەک دوژمنێک ڕەفتار دەکا. زۆربەی ڕێبەرانی جیبیز بەردەوام دەبن لە گلاسکۆی سکۆتلند بۆ بەشداریکردن لە کونفرانسێکی فەراوانتەری کەشوهەوای نەتەوە یەکگرتووەکاندا.